هاتوومەتە پایتەختی شەهیدان قەزای چەمچەماڵ بۆ بەسەرکردنەوەی پرۆژەیەکی گرنگ و استراتیژی، پرۆژەیەک کە دڵنیایی دەدات 30 بۆ 50 ساڵی تر خەڵکی ئەم قەزا خۆشەویستە و دەوروبەری لە بێئاوی ڕزگار دەکا. لەگەڵم بن، لەگەڵ هاوکارانم لەم بەرنامەیەدا بەدواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. ئێرە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە. دوای ساڵانێکی زۆر لە چاوەڕوانی لە بێئاوی خەڵکی خۆشەویستی چەمچەماڵ و دەوروبەری بە بڕیارێکی سەرۆکوەزیران یەکێک لە پرۆژە گرنگەکانی تر بۆ دابینکردنی ئاوی خاوێن کە توانای دابینکردنی ئەم پرۆژەیە 3400 مەتر سێجایە لە یەک کاتژمێرە. بە تەوابوونی پرۆژەکە 480,000 هاوڵاتی قەزای چەمچەماڵ و دەوروبەری لێی سوودمەند دەبن. قۆناغ بە قۆناغی کارکردنی ئەم پرۆژەیە لەگەڵ هاوکارانم بە دواداچوونی بۆ دەکەین. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. مەبەست لە دروستکردنی ئەم پرۆژەیە بریتیە لە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ قەزای چەمچەماڵ و دەوروبەری. دەمێ بەوە دەست پێ بکەم بۆچی ئێرەتان هەڵبژار، بۆچی لێرە و دەستان پێکرد بۆ ڕاکێشانی ئاو. سەرەتا بەخێر بێن، سوپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆشبەختانە لەم کابینەیە کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئەم دەڤەری چەمچەماڵ و دەوروبەری. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ توانای دابینکردنی ئاوی پاکی 3800 مەتر سێجا لە سەعاتێکدا هەیە بۆ قەزای چەمچەماڵ و دەوروبەری. پرۆژەکە خۆی لە 7 بەشی سەرەکی دەبینێتەوە لەگەڵ ڕاکێشانی هێڵی بۆری بە درێژی 58 کیلۆمەتر. هەروەها پرۆژەکە هێڵی کارەبای تایبەت بۆ خۆی هەیە، هێڵی کارەبای CCKV کە بە درێژی 28 کیلۆمەتر تەوزیع بووە بۆ سەر ستێشنەکە. باش بۆچی ئێرەتان هەڵبژاردننی پرۆژەکە لێرەیە دوا بە دوای هاتنی تیمی شارەزا لە دەرەوەی وڵات و دەستنیشانکردنی شوێنی ئینتەیک وەرگری ئاو کە ئەم بەشە لێرە وەرگری ئاو لێرە وەرەگرێت تەوزیع کاتەوە بەسەر پرۆژەکانیکە. ئەمە شتێکت پێ بڵێم کاک دیاری، ئێمە لە دەستپێکی پرۆژەکەیدا یعنی وەکو بەندا و بەنداوێکمان دروست کردووە بۆی بتوانین لێرە ئیش بکەین. ئەم ستراکچەرەی تۆکە ئێستای بینی لە بەشی سەرەوەوە نزیک 10 مەتر قوڵە لە ژێر زەویەوە، 10 مەتر چوونەتە خوارەوە. بەڵێ بۆ ئەو مەبەستەش ئێمە بەنداوێکمان دروست کردووە، یعنی وەکو دایڤێرژن دایکێکمان دروست کردووە. ئاوەکە ئاوی ڕووبارەکە دوو لقە هەردوو ئەم لقەی کە ئیشی لەکەی تەحویلمان کردوەتە سەر لقەکەی ئەودی و بۆی بتوانین ئێمە لێرە ئیش بکەین. ئێستا دەبینم تیمێکی باش، ینی کە لە ڕێگا شاتیم دەبینی لە بەشەکانی تر. بەڵێ بە شێوەیەکی گشتی دەمێ بزانم چەند هەلیکارتان ڕەخساندووە، چەند ئامێر ئیشی تیاکە ئێستا. پرۆژەکە زیاتر لە 150 هەلیکاری ڕەخساندووە چونکە بەشەکانی زۆرە کە لە 7 بەش پێکاتوە. ئالیاتەکانمان زیاتر لە 7 مەکاین ئیشەکان لە پرۆژەکەدا، هەرێکێ بە شێوازی جیاجا کە لە حەفارە و گەڵا بە و شۆفڵ و مەکاینەکانی تریش خۆی بینێتەوە. باشە، من پێم خۆشە لەگەڵ جەنابتا قۆناغ بە قۆناغی ئیشەکە بەسەر بکەینەوە، زانین چی کراوە لە قۆناغەکانی ترا بە یەکەوە بچین نزیکەوە قۆناغەکانی تریش ببین. زۆر باشە، باشە فەرموو. ئێرە قۆناغی دووەمی پرۆژەکەیە پەمپستەیشن، لێرەش کۆمەڵێ بابەتی تەکنیکی دابینکردنی کارە بە گەیاندنی ئەو ئاوا بە وێزگەکانی تر. چۆن کار لەسەر ئەم وێزگەی ترەکەن؟ وێزگەی دووەمان کە ئێرەیە پێوترێ یەکەی پۆمپی ناوەن، لەم وێزگەیە لە 3 بەشی سەرەکی پێکاتوە. بەشی بیدایەتیان
پێوترێ سان ریموڤڵ و بەشی دووەمیان حوزێکمانەیە کە توانای خەزنکردنی 3800 متر مکعبی هەیە دواتر پمپ ستیشنێکمانەیە دوا بە دوای نقلکردنی ئاو لە یەکەی وەرگری سەرەکیەوە کە دووری نێوانیان 4 کیلۆمەترە بۆ ئێرە ئاو ئەگاتە بەشی IPS واتە ئینتەرمیدیێت پمپ ستیشن کە ئەمەیە لە بیدایەتە لە بەشی سان ریموڤڵە بە هەمان شێوە پاکردنەوەیکی بیدایی بۆ ئاوەکە ئەکرێت ئەو لەم وردەزیخانەی کە قورسن لە ئاوەکەیە ئەنیشێت پاشان ئاوەکە نقلی حوزەکان دەکرێتەوە جۆری ئەو پمپانە چییە بەکارهێنن کاک بڕیار بۆ ئەم وێزگەیە ئەو پمپانەی کە لەم پرۆژەیە بەکارهێنن لەگەڵ خەتاسەکانە هەر هەمویانی شەریکەی نێودەوڵەتین تایبەت بەکارەکەن پمپەکانمان KSBە کە شەریکێکی ئەڵمانیە و زۆر باوەڕپێکراوە و شادەی نێودەوڵەتیان هەیە لە بوارەکەدا دابینکردنی کارەباش بێگومان لەمە پێویستی بە کارەبایە چۆن کارەبا بۆم پرۆژێ دابینەکەن سەبارەت بە کارەبا کاک دیاری ئێمە هەموو ستیشنەکان کارەبای پێگەشتووە کە سنتەری تەوزیعکردنی کارەبامان لە یەکەی وەتە تریتمنتەواتە یەکەی پاڵاوتنی ناوەندە کە دواتر دەچینە سەری ئێمە هێڵی کارەبامانێ بە درێژی 28 کیلۆمتر کە هێڵی سیوسەکەیڤ کارەبایە بە تاوەری تایبەت بە پرۆژەکەی خۆی هەر 28 کیلۆمترەکە ینی هەر محەتە و کارەبای خۆی پێگەشتۆ لەگەڵ محاویلە و سەررجەم پێداویستەکانی تری بۆ ئەوەی بتوانرێت پمپ ستیشنەکانی احتیمات بکاتە سەر کارەبای بنەڕەتی پرۆژەکە لێرەوە دووری مەوداکەی چەندە بۆ چەمچەماڵەتە ئەوەکان چەند قۆناغ دەگەێنێت پرۆژەکە لە حەوت بەش پێگێت حەوت بەشی سەرەکی دووری لە بیدایەت لە یەکەی وەرگرەوە کە دەست پێ دەکەیت بە درێژی 58 کیلۆمتر هێڵی بۆریمانەیە بەم 58 کیلۆمترە تەوزیع ئابێت یان دووری نێوان یەکەی وەرگر بۆ ئێرە 4 کیلۆمترە و ئێرە بۆ یەکەی پاڵاوتنی ناوەند کە دواتر دەچینەوێ دەبینین بە چاوی خۆتان 8 کیلۆمتر دەبێت لەوێشەوە بۆ پمپ و هەنار لەوێشەوە دەچێتە قشلاق یەکەی پمپ ستیشنی قشلاق پاشان دواتر دەچێتە تەنکیەکانی تەکیە لە تەکیێشەوە بایگراڤیتی دەڕاتە چەمچەمە ئەوەی کە دەبینرێ ئێوە قۆناغی سەب و چیمەنتۆتان تەواو کردووە پێویستان بە کۆمەڵێ مەسەلەن بۆری شتا ئەمانەتان هاوردە نەکردو لە دەرەوردە تەبارەت بە کاری کۆنکریتیمان وەک لای بەڕستان دەیبینن لە دواوە ئێستا زیاتر لە 175 کارەکانمان تەواو کردووە بابەتی میکانیکی و کارە باش سەرجەمی بابەتە میکانیکیەکان هەمووی گرێبەست واژۆ کراوە لەگەڵ شەریکە نێودەوڵەتیەکانە و بەم گرێبەست واژۆکردنەش ئەتوانین بڵێن یعنی بۆ مرحلەی داهاتوو جوودێکی باشتر لە بابەتی میکانیکی و کارەبایی دەکرێت چکە تەنها هێنان و دانانی ماوە کە ڕێژەی کارکردنی پرۆژەکە زۆر زیاتر دەچێتە پێشەوە بۆی بتوانین لە ماوەیەکی کورتی کاتیدا بخرێتە خزمەت وڵاتیانەوە کام بەشە گرنگترین بەشی ئەم پرۆژەیە لەوێ ئاوەکە دابەش دەکرێت فلتەر دەکرێت گرنگترین بەشی ئەم پرۆژەیە کاک دیاری یەکەی وەتە تریتمنتە کە پێی دەوترێت یەکەی پاڵاوتنی سەرەکی سەررجەمکاری پاڵاوتن لەو یەکەیەدا ئەنجام بدرێت و ئاوی خاوێن لە یەکەکەەوە دەگوازرێتەوە بۆ بەشەکانی تر کە دەتوانین ئێستا بە یەکەوە بچین سەیری کرد فەرموو لە قۆناغ یەکەم کۆمەڵی بابەتی گرنگە باس کرد دوای ئەوە بێمە دوت با بچین بۆ ڕۆحی ئیشەکە بۆچی بە ئێرە دەوتێت ڕۆحی ئیشەکە دوا بە دوای نقلکردنی ئاو لە یەکەی پمپی ناوەند یەتە ئەم یەکەیە کە پێی دەوترێت وەتە تریتمنت پلان واتە یەکەی پاڵاوتنی ئاو ئەم لەم یەکەیەدا سەررجەمکاری پاڵاوتن بۆ ئاو دەکرێت یعنی ئەو ئاوەی کە لەم یەکەیەوە دەردەچێت 100% شیاوی خواردنەوە دەبێت قۆناغەکانی چۆنە مهندس قۆناغەکانی دوای ئەوەی کە ئاو یەتە ئینلێتی پرۆژەکەمان لە ئینلێت فەحس لە ئاوەکە وەردەگیرێت ینی نمونەی فەحسی لێ وەردەگیرێت لە مختبەر کە هەمانە بە دوای فەحسەکە ئاو یەتە بەشێکەوە کە پێی دەوترێت کلاریفایەکان لە پشتانەوەیە کە دەیبینن لە کلاریفایەکان لە بیدایەتەوە دوو بەشمانەیە ڕێیپت میکسین لەگەڵ سلۆ میکسی ڕێیپت میکسینە و ئاوە کە ناوی خێرا لەگەڵ یا تێکەڵ دەبێ و ئەو مەوادی ئەلومەی تێدەکرێت بۆی بتوانرێت مەوادە عزوویەکان کە لە ناو ئاوەکەی هەیە تێکەڵی بکات لەگەڵ دواتر دەڕاتە بەشێکی در کە پێ وترێت سلۆ میکسی خێرایی تێکەڵبوونی ئاوەکەی هێواش دەکاتەوە پاشان لە بەشی دواتردا تەنکێکمانەیە کە پێی دەوترێت ستۆرێج سەتڵین تانک لەم حوزەیانە کە مینیمەم یعنی نیشتن بە 3 سەعات بەهادیئی ئەو پیسەی کە لە ئاوەکە هەیە بەهۆی ئەو مەوادانەی کە تێکرا مەوادە کیمیاوانە هەمووی ئەنیشێت
دواتر کە ئاو پاکەکە لەم وحدەیەوە دەچێتە وحدەیەکی تر نیشتوەکەش بە سکرابەرێک پاڵی دەنێت هەمووی لە بیدایەتەوە هێنێتە خوارەوە قوڕا و پیسەکە لە شوێنێکا کۆ دەبێتەوە دواتر بە پەمپ پڕێدرێتە دەرەوەی پرۆڤەکە. زۆر باشە. ئەم ئەوەی کە پاکەکرێتەوە هیچ مادێکی کیمیایی بە بەکار نایانن یا تۆن لای هەر بەو ڕێگا ستانداردانە خاوێنی دەکەن. وەکو بیدایەت کە لە بەشی یەکەما پێم وتی لە ڕێپت میکسینە مەوادی ئەلومی تێدەکرێت دواتر فەحسی ئاوەکە وەردەگیرێت ئەگەر توێر بدیتی واتە لێڵی زۆر بووە ئاوەکە مەوادی پۆلیمەری بۆ زیاد دەکرێت. من دەمەوێت ئەم پرۆژەیە گەورەیە پرۆژێکی گەورە و استراتیژیە دەمەوێت پرسیارەشە لێ بکەم لە دوای ئەم قۆناغەوە چی دێت؟ لە دوای ئەم قۆناغەوە بەشێکمانەیە کە پێی دەوترێت دڵی بەشی وۆتە تریتمنت کە ئەوی سانفلتەرە ئاو لە ناو سانفلتەرە بە شێوازێکی لەسەر خۆ هادێ ئاوەکە فلترێشن دەکات بە ناوی بەشی لم بە شێوازێکی هادوو و لەسەر خۆ ئاوەکە ئەپاڵێورێت کە بە ڕێگەی ڕۆشتن بە ناو تەدەڕوجی لمە یعنی لە تەدەڕوجێکمانەیە کە پێی دەوترێت ستانداری خۆی هەیە لە سانفلتەرە بە ناوی تێپەڕ دەبێت ئاوەکە خاوێن دەبێتەوە. باشای دوای ئاوە خاوێنەکە بە پەم پەڕوات سەبارەت بە ئەو قۆناغی دواتری حەز دەکەم لە نزیکەوە بیبینین لە پێ فەرموو. ئەمە ئەو بەشەیە کە دوای سانفلتەر ئاویەتە ناوی کە پێی ئەوترێت کلۆرین کۆنتاکت تاک واتە ئەم حەوزە ئەگەر بیبینی دیوارەکانی بەش بەشە ئەو پیا تێپەڕەبێت لێرە کلۆری بۆ ئەدەکرێت بۆ ئاوەکە بەس کلۆر ئیزافەی کلۆری بۆ ئەکرێت بۆی جوان لەگەڵ ئاوەکە یا تێکەڵ بێت ببوونی ئەم ڕێڕەوی دیوارەوە کە بۆی دروست کراوە پاشان دەچێتە حەوزێک کە توانای خەزنکردنی 15,000 مەتر مکعبی هەیە لە حەوزەکەەوە پۆمپستێشنێکمانێت لە پشت حەوزەکەەوە کە ئێستا بینین بەیەکەوە لە پۆمپستێشنەکەەوە ئاوی پاک ئەنێرێتە یەکەی قشلاق یەکەی پۆمپستێشنی قشلاق. پرۆژەی گۆپتەپە چەمچەماڵ پرۆژەیەکی گرنگ و گەورەیە لە حەو بەش پێمەوە بێ پێک هاتووە لە هەموو بەشەکان بەم شێوازاوە بە چڕی کاری لەسەرەکە ئێمە لەسەر جەم بەشەکانە کار دەکەین بە شەو بەڕۆژ بە دوو شەفت کار دەکەین یعنی توانای خۆمان بۆ پەڕیتوانای خۆمانەوە کارکردن تیا بەردەوامە حەزەکەم خۆشت پێگەکانی کە بەسەرکەیتەوە و بەڕێوچوونی پێشوونی کارەکان زیاتر ببینی لێوێت. زۆر باشە دەمێزانم ئێوەش ئەم پرۆژەی وەکو کۆمپانیا ناوخۆیەکانی تر پێشوادەی خۆی تەواویەکەن؟ ئێمە بەڵێن بە جەنابت و بەسەرجەم بە حکوومەتی هەرێمی کوردستانی شەین ئەگەر بێت و شایستە دارایەکانمان بۆ خەرج بکرێت لە کاتی خۆیدا زۆر زووتر لە وادەی خۆی بتوانین پرۆژەکە بخینە خزمەتی ئاوڵاتیانە. پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ پرۆژەکە لە هەژیەکەی سەرەکی پێک دێت. پرۆژەکە توانای دابینکردنی ئاوی 3800 مەتر سێجای هەیە لە کاتژمێرێکدا. ڕاکێشانی هێڵی بۆری بە درێژایی 58 کیلۆمەتر. ڕاکێشانی هێڵی کارەبا بە درێژایی 28 کیلۆمەتر. شێوازی کارکردن بە کوالێتێکی زۆر باشە تەنانەت بەشێکی زۆری ئەو کارستانەی کە بەکاردەهێنرێ بۆ ئەم پرۆژەیەوە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان کراوە. پرۆژەکە کۆمەڵێ تایبەتمەندی و جیاوازی تێدایە کە دڵنیاییەکی تەواو دەدات بۆ ئایندە بە تایبەتی دابینکردنی ئاوی خاوێن بۆ قەزای چەمچەماڵ و دەوروبەری. لەم بەشەیە چیەکەن ئێوە چیتان کردووە؟ کاک دیاری ئێرە یەکەی پێش کۆتایی پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵەکە کۆتای یەکەمان حەوزی چەمچەماڵە ئێرە ئێستا ئێمە لە ناحیەی تەکەی کاکەمەدین دوو حەوزمان هەیە لێرە حەوزێکمان هەیە کە توانای 5,000 متر سێجا ئاوی هەیە حەوزی دووەممان هەیە کە توانای 10,000 متر سێجای ئاوی هەیە لە خۆی بگرێت. ئێمە کام حەوزەیە ئەم حەوزە کە بەشی کۆنکریتی هەمی تاوا بووە حەوزی 5,000 هەیە کە توانای گلدانەوەی 5,000 متر سێجای هەیە. ئەم حەوزە ڕاستەخۆ ئاو لە یەکەیەکی پەمپستێشنی قشلاق وەرەگرێت. باشە دوایەوە لەم یەکەیە لەم حەوزە 5,000ەوە ڕاستەخۆ ئاوە بە بای گرافیتی ئەنێرین بۆ کۆتا پێگەی کارکردمان کە تا حەوزی چەمچەماڵە
بە بایگرافتی پێویستی بە هیچ بەکارهێنانی پمپ و هیچ جۆرێک نییە ڕاستەخۆ بە بایگرافتی ئەتوانێت بگاتە تەنکی چەمچەماڵ باش ئێمە ئێستا لەسەر ئەم حوزە وەستاین ئەمەیان تەواو بووە ئەمە لە ڕووی کۆنکریتیەوە هەموو ویشێکی تەواو بووە تەواو بووە بەڵێکێ ئەوەی تریش بە پمپەوتت بۆی دێ لەسەر لە پێگەی پمپستیشنی قشلاخمان هەیە لێەوە بە پمپ ئاوەکە گواترێتەوە بۆ ناوەم تەنگ حوزە دوای لێرەوە دەچێت بۆ لێرەوە بە هەمان شێوە بە بایگرافی لێەوە بە پمپ دێت بەڵام لێرە بە بایگرافتی پێویستی بە هیچ جۆرە پمپێ نییە ئەتوانرێ بگوازرێتەوە بۆ کۆدا پێگەمان کە حوزی چەمچەماڵە باشە 20,000 ئێرە ئاوی شوی پێدابین دەکرێت بە پێ پلانی بۆتان ئێرە لێرە وەکو لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد دوو حوزمانێ حوزێکی 5,000 و حوزێکی 10,000مانێ لەم ئەم 5,000 ئاو دابینەکە بۆ دوو شوێن بۆ 10,000ەکە کە لێرەیە بۆ 20,000ێکش کە لە چەمچەماڵە لە 10,000ەکە دوای دیراسەیەکی ینی ئەم 10,000 تەنکی بۆچی دوو تەنکیمان لێرە هەیە 5,000 و 10,000مان هەیە ئەم 5,000 ئەتوانێت ئاو دابینکە بۆ تەنکی 20,000ەکە بەڵام دوای دیراسەیەکی زۆر بۆمان دەرکەوتووە کە ناحی تەکی کاکەمەندیش لە ڕووی کێشەی کەمئاوی هەیە بڕیاردرا حوزێکیش تایبەت دروست بکرێت بۆ ئەوەی کێشەی کەمئاوی لە ناحی تەکی کاکەمەند نەهێڵێت دوای ئێرە کۆتا وێزگەمانەوە نیە دوای ئەمە ئەگەینە کۆتا ئێرە ئیشی لەسەرەکرێ بەڵێ ئیستا ئەمە وەکو عەرزم کردی ئەمە تەنکی حوزی 5,000ەکەمان لە ڕووی کۆنکریتی و هەمی تەواو بۆ ئیستا دەست کراوەتە کارکردن تەیە لە حوزی 10,000 کە تایبەتە بە دابینکردنی ئاو بۆ ناحی تاکی پێم خۆتە لە نزیک کەوتی سەردانی کێوێش بکەین بەسەر باوڕێن سەردانی پێگەی چەمچەماڵش بکەین سەرجەمە و بەشانەی کە بەسەرمان کردەوە لەم پرۆژە گرنگ و استراتیژیە ئێرە کۆتا قۆناغە کۆتا وێزگەیە لێرەوە ئاودا بەش دەبێت ئێوە لێرە دەبینم ئێستا تیمێکی باشیش وەکو بەشەکانی تریشی تیا دەکەن چیتان کردووە چۆن کارتان لەسەر ئەم بەشە کردووە کاک دیاری ئێرە کۆتا وێزگەی پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵە کە لە ئێستادا دەست کردووە بە کارتنی تێدا بە شێوازێکی زۆر چڕ کاری تێدا دەکرێت ئێستا لە قۆناغی ئەساسین لە ماوەی ئەم هەفتەیە ئیشەڵا ئەساسەکەمان تەواو دەبێت دوای ئەوە دەستەکەین بە دیوار و بەشەکانی تر و بە شێوازێکی زۆر چڕ و پوخت کاری تێدا دەکەین و هەموو ستانداردە جیهانیەکان بەکارێنین لە دروستکردنی ئەم پرۆژەیە ستافەکانی خۆماڵی ستافەکە هەموو خۆماڵێت ئێمە سەرجەم وێزگەکانی ترمان بەسەر کردەوە بەس هەستاکەم ئێرە لە هەموو وێزگەکانی تر بەرزترە هۆکارەکەی چی ئێرەتان هەڵبژار کاک دیاریگان وەکو خۆش تەرکیزی کردە سەری و لە نزیک شەوە ئەیبینیت بەڕاستی هەڵبژاردن و دیاریکردنی ئەم شوێنە زۆر مادوی کردین لە دوای لێکۆڵینەوەیەکی زۆر چڕوپەر توانیمان ئەم شوێنە دیاریکە هەرچەندە کارکردنی تیایدا لەم شوێنە زۆر مادوی کردین وەکو خۆشت لە نزیکەوە ئایبنی هەڵکەندین و حەفراتێکی زۆری تیا بوو بەڵام دیاریکردنی ئەم شوێنە وا دەکات ئاو بگەێنیت بە هەموو ماڵ و گەڕەکێکی چەمچەماڵ بەبێ بەکارهێنانی هیچ پمپێک لە حوزەکەی ینی خۆی دەڕوات خۆی دەڕوا بە بای گرافیتی خۆی ئاوەکە دەنێرێت بە ناو کۆڵان و ماڵەکانی چەمچەماڵە پێویستی بە بەکارهێنانی هیچ پمپێک ناکات باشە لێرە چەند ئەو تەنکی دایانن چەندە وێزگەیە چەندە ئەم حوزە کە کۆتا وەکو کۆتا پێگەیە توانای غەزنکردنی 20,000 متر سێجا ئاوی هەیە کە ئەمەش بڕێکی زۆر باشە وا دەکات بۆ قەزای چەمچەماڵ کە لە کەمایی بۆ 30 بۆ 50 ساڵی داهاتوو هیچ کێشەیەکی کەماوی نەبێنێت باشە لەم بەشەی ئێوەیە سەدا چەندی کارەکانتان تاو کردو تا ئێستا بە کۆی گشتی پرۆژەکە باسیکەین 125 تەواو بووە و ئینشەڵا لە یەکی دووە هەموو کارێکی کۆنکریتی پرۆژەکە تەواو دەبێت ئەمە بێتە چەند قاتێکی هەر بۆ قاتە دەمێنێتە ئەمە هەر حوزێکە و یەک قاتە ینی بناغەیەکمان هەیە دوای دیوارمانەیە و سەقفێ دێتە سەری کە توانای گلدان غەزنکردنی 20,000 متر سێجاوی هەیە هەموو ڕۆژێک ئەو کارمەند و ستافانە بۆ شێوازە کاری تیاکەن بەڵێ بە هەموو ڕۆژێک بەم شێوە بە شێوازە چڕەکە خۆت لە نزیکەوە ئایبنی بەردەوام کاری تێدا کرێت بەشە سەرەکیەکانی پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ یەکەی وەرگر ئاو لەسەر زێی بچووک یەکەی پەمپی ناوەندی یەکەم یەکەی پاڵاوتنی ئاو عەمباری دابەشکردنی ئاو بۆ ناحیەی ئاغجەلەر بە خەبارەی 1000 متر سێجا یەکەی پەمپی ناوەندی دووەم
کۆگای فشارشکێنی ئاو بە قەبارەی 5,000 مەتر سێجا، کۆگاکردنی دابەشکردنی ئاو بۆ ناحیەی تەکیا بە قەبارەی 10,000 مەتر سێجا، کۆگاکردنی دابەشکردنی ئاو بۆ قەزای چەمچەماڵ و دەوروبەری بە قەبارەی 20,000 مەتر سێجا. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ پرۆژەیەکی استراتیژی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانە و مەبەست چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی لە چەمچەماڵ و دەوروبەری لەسەر فەرمانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دروست دەکرێت و وا بڕیارە وەک هەر پرۆژەیەکی تر ئەم پرۆژەیەش پێش وادەی خۆی تەواو بکرێت. بە شێوەیەکی گشتی مەسەردانی پرۆژەکەمان کرد، بەڵام دەبینین لایەنی حکومەتی لە پرۆژەکەی بوونی هەیە کە جەنابتانن سەرپەرشتیار لێماکەم وەکو لایەنی حکومی دەمێ بزانم تا ئێستا شێوازی کارکردنەکان چۆن ڕۆشتۆ بە ڕێگاوە، چۆن هەماهەنگی و کاراسانیتان بۆ ئەم کۆمپانیە ناوخۆییە کردووە. سەردا بە خێرمەن کەشان ساغ بەیاخوا بەڵام ئێمە بۆ فەرمانگەی ئەندازای نیشتەچێت پرۆژەی کۆمپیوتەر چەمچەماڵ لێرە ئیشمان دوو ئەرکمان لە سەرەکان چاودێریکردنی کۆمپانیێت ڕۆی ئیش و کارەکانیوە، دویش ئەو دیزاینانی کە بۆمانێت کۆمپانیە تەقدیمانەکە ئێمە لێرە ئەپروڤی ئەدەینی. بە گشتی ئیش و کارەکە باشە الحەمدولله. کۆمپانیەوە هەرچەندە کۆمپانیەکی ناوخۆی بەڵام لێ هاتووە سەرکەوتە شکر بۆخوا، ئیش و کاری کۆنکریتوان تقریبان بە شێوەیەکی ئەندازێکی باش بەرەو پێش ڕۆشتووە، ئەتوانین بڵێم لە سا 75 ئیش و کاری کۆنکریتوان تەواو بووە لە ئێستا. بەڵێ هەروەها کۆمپانیا بۆ ئامادەکردنی کارەسە و کەلفەلی میکانیک و کارەبا لە ئێستادا زۆربەی عەقدەکانی بۆری، ماتۆر، غەتاس، پەمپ، تاوەر ئامان هەمووی تەواو کردووە. باشەمانە بە فلتەری ئەوەیان ڕۆیشتون لە کواڵێتی و لە جۆرە باشەکانە. پرۆسیجەری ئیشەکە چۆنە؟ سەرەتا کۆمپانیا سێدێکمان تەقدیم ئەکا، عنی فکرێک لەسەر پرۆژەکە بوون بۆ مەسەن بۆ یەکەی پاکەرەوەکە، بۆ یەکەی وەرگر، ئەجا بۆ هەروەها بۆ بۆریەکان، هەروەها بۆ تاوەرەکانیش. ئەم کۆنسێپتە ئێمە لێرە یەکەین دووبارە سریەکەین ئەگەر گونجاو بێ و چاک بێ ئێمە ئۆکەی ئەدەین وەکو کۆنسێپت وەکو فکرێت. دوای ئەوە خۆتۆی دۆم دەستپێکە ئەویش دیزاینکردنی دیتیل دیزاین ئەوانەیە. باشە کەی قۆناغی چیمان تۆکە بە کۆتایە دوای ئەوەی کە جەنابەت باسە دەست بە چی دەکەن؟ بەپێی ئەو پرۆسیجر و ئەو داشتنیکە لەگەڵ کۆمپانی دوای کردومانە ئەوان نیازانێ ئینشەڵڵا سەرەتای ساڵی تازە کۆنکریت تەواو بێ ئینشەڵڵا. لە دوایەوە دەست بە خۆی دەستی پێ کردووە کۆمپانی دەستی کرۆ بێ بە ئامادەکاری هێنانی کەرەستە و کەلوپەلی کارەبا و میکانیک. بەڵام خۆی کێشەکە لە چیە؟ کێشە لە تا ئێستا بەڵندەر سێ پێشنی تەقدیم کردووە لەگەڵ پێشنێکی ئەوەلیە، بەڵام تا ئێستا پێم وایە یەک پێشنی وەرگرتووە، سێ پێشنی وەرنەگرتووە. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە ئیشەکە تۆزێک لە کاتی خۆیان ئەو وعدەی کە دەراوە پێی تاوا نەبێت. ئەگەر پێشینانە هەمووی لە کاتی خۆیان خەرج کرێت پێش وادەی خۆی تەواو خۆی تەواوی بڵێ ئینشاءالله. توانای ناوخۆی کۆمپانیا پرۆژەکە پرۆژێکی گرنگ و استراتیژیە لەسەر ئاستیارێمی کوردستان. بەڕاستی ئێمە دوو پرۆژەی ترمان هەیە لە سنووری پارێزگای هەولێرە، یەکیان فریاگوزاری ئاوی خێرە، ئەوەی دومیان قوشتەپەیە، ئەمەی گۆبتەپە چەمچەماڵیش بە هەمان ئەو کوالیتیە بەمان ئەو شێوازە باشەیە دروست دەکرێت. بەڵێ لەسەر ئەو ریتمەیە بە هەمان ئەو کوالیتێ بە ئەو شێوازیشە هەموو ئەندازەرەکانشمان ئەندازیاری ناوخۆین و هەمووشی سەر بە هەماهەنگیتان هەیە لەگەڵ ئەو پرۆژانەی بەڵچکە یەک مەزدەرێک شتاماگەش بەڕێوەبەری کشتی ئەوە ڕۆیەک معلوماتمان بڵاو کرد بەسەریەکە و هەمە توانێت مهندسەکانشمان پێکەوە یەکێک. پێشبینی بە پێگەر ویشەکان لە کاتی خۆیان بڕە پێشبینیتان چەندە بۆی کەم پرۆژێت تەواو بێ خەڵکی چەمچەماڵ تا کێوانی دەوروبەری سوودمەند بن ساڵانێکە بەدەم بەو هۆی کێشەی کەماییەوە دەناڵێنن؟ وەکو توانە کۆمپانیا توانای باشی هەیە و لێ هاتوش لە مۆزوعانە بەڕاستی، یعنی بزانە بێ قسە ڕاستی بکات. گرفتەکە ئەگەر بێت و چارەسەری کێشەداریەکانی بۆ بکرێ بە تەسەوری من لە هەشتمانی داهاتوە ئینشەڵڵا تەواو بێ ئەو پرۆژەی، هەنی ئەتوانێت فریایی کەم ئاوێکی چەمچەماڵ کە چارەسەری بکە ئینشەڵڵا. پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ پرۆژەی ئاوی خاوێن دەگەێنێتە شاری چەمچەماڵ و ناحیە و گوندەکانی دەوروبەری و توانای بەرهەمێنانی 3400 مەتر سێجا ئاوی خواردنەوەی هەیە لە یەک کاتژمێرە و زیاتر لە 480,000 کەسیش
لێی سوودمەند دەبن. هەروەها کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گەڕانەوەی ڕێژەیەکی زۆر ئاو بۆ شاری سلەیمانی لە پرۆژەی ئاوی دوکان بۆ سلەیمانی دەبێت و گرفتی کەم ئاویش لە سنووری چەمچەماڵ و دەوروبەری چارەسەر دەکات.